بەناوی خوای گەورە میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵەوەی بەڕێز خۆشەویست یەک دەگەینەوە. ڕۆژی یەکشەممەیە شیکاری تایبەت دەبێت بە باسکردن لە خولەکانەوە و ئەنجامانەی بەدەست هاتن بە تایبەتی چەند خاڵێک هەیە کە قسەی لەسەر بکرێ یەکسانبوونێکی دیکەی مانچستەر سیتی شکستی ڕۆبن ئامۆریم دوای شکستەکەی ئەرسنال شکستی لە نێو یاریگا ئۆڵترافۆرد و لە نێو یاریگا و هاندەرانیدا و تێگەیشتن لە ئەرکەکەی لە مانچستەر یونایتد بۆ چ دۆخێک هاتووە و هەروەها لە ئیسپانیا بەرشەلۆنە کەوتە داوی یەکسانی هۆکارەکان یەکسانبوونی بەرشەلۆنە ڕیال مەدرید بە ئاست و بانجام لە جیرۆنای بردەوە هاتەوە دۆخی یاسای خۆی پاشەوەی ڕۆژی چوارشەمە بەرامبەر بە بلباو کە شکستیەنە پێشەنگیەکەی بۆ هەر چەند ئێستش هەر بەرشلۆنە پێشەنگە بەڵام یاریکی دواخرای ماوەنجاین بە لە ئیتالیاش میلان بەرامبەر باتڵەن تا شکستیەنە ئینتەر بردنەوەی چینوی تۆمار کرد کامانە ڕۆژیەینی بوون و دوێنێش فیۆرنتینا بە زەحمەت یاخود یۆڤانتۆس بە زەحمەت یەکسانبوونی لەگەڵ بۆلۆنیا نووسیەوە. ئەمانە کۆمەڵێ بابەتن کە شایانیەوەن قسەی تەواوی لەسەرکەین و هەوڵ دەدەین گفتوگۆی بەرنامەیەکی تایبەتی لەسەرکەین. پێش هەموو شتێک لە ئینگلتەراوە دەست پێ دەکەم لە یەکسانبوونەکەی مانچستەر سیتی بەرامبەر بە کریستال پالاس سیرکەن هاوڕێیان. ئێمە پێویست ناغا هەموو دەقەیە بچینەوە سەر بابەتێک کە باسمان کردووە. وەکو دۆخێک من باسی شیکاریشی زانستی بۆکەم باسی شیکاریشی عقلانی بۆکەم دوور لە ڕق و چینە و دوور لە هەموو بابەتێک. وەکو دۆخێک گواردیۆلا 8 بۆ 9 ساڵی پڕ سەروەری بەخشی بە مانچستەر سیتی. 8 بۆ 9 ساڵی مانچستەر سیتی لە لیڤڵێکەوە بردە لیڤڵێکی تر. ئیتر دەستکەوتیەنە نازناوی گەورەی بردەوە یاریزانی باشی دەرکرد نرخی یانەکەی بەرز کردەوە ئیتر چەنگریە بەستی کردو و چەنگریە بەستی نەکردو لە پارەی گیرفانی من و تۆ نەهاتۆتە دەر. من بابەتە زانستیەکە و پێڵم. گواردیۆلا کارێکی ناوازە و مێژوویەکی گەورەی بۆ سیتی نووسیەوە. تۆ بێئینساف مە بە بەرامبەرەوەی کردوێتی. وەکو دۆخی ڕاهێنەرایەتی زۆر ئاساییە دوای ماوەیەک ڕاهێنەر بۆ ساڵێ ئەم شۆکەی لێ بەسەر بێ. من پێم وتن یعنی لە دەرەوەی یاریگاکە وتم لەگەڵ کاگورال و کاگۆرانیش وتم ئەمەی گواردیۆلا کە بڕیاری بەردەوامبوونی یاوە لە سیتی ئاڵنگارێکی زۆر گەورەیە. ئەخ بە سیتیەوە بەردەوام بێ بەم پێگاتەیە و یاریزانی نە ئاڵنگارێکی زۆر گەورەیە لەبەرەوەی سیتی وەکو تیپەکانی دیکە نییە فێرە هەمیشە سەرکەوتن بێ. ئەوە ئیشکردنی گواردیۆلا و یاریزانەکانە وای کردوم تیپەوا بێ. بۆیە ئێمە نۆکۆوانی تریژ نیم. ئەم قسەیە بۆ ئەنچیلۆتیش ڕاستە ئەگەر 2 ساڵی تر نازناونێنە. چۆن بۆ گواردیۆلا ئەم قسەکەم بۆ ئەنچیلۆتیش ڕاستە بۆ 2 ساڵی تر نازناونێنە چونکە ئەم هاتووە لە 3 ساڵە 2 چامپیۆنز لیگ و 2 لیگەی بردووە کە 2 ساڵی ڕابردووی ڕیال مەدرید بۆ خۆی لە چامپیۆنز لیگا دەرکران بوو بەدەستی یان ئینگلیزیەکان بە 2 یاری دۆڕان بە سیتی و بە یاری دۆڕان بە چێلسی بە تعادلی لەگەڵ چێلسی. بەڵام ئەم هاو ئینگلتەرا و ئیسپانیا و ئەڵمانیا و هەموو یانەکانی لەسەرێک ڕاماڵی 2 چامپیۆنز لیگی بۆ ڕیال مەدرید بردووە. لەبەرەوە بۆ گواردیۆلا ئەڵێم ئەم ساڵ ئاساییە بێئەنجامێ بەڵام بۆ ئەنچیلۆتی 2 ساڵیش بێئەنجامێ لە ڕیال مەدرید شتێکی زۆر ئاساییە. من وەکو وانی تر نیم بۆ گواردیۆلا بێم پاکانەی بۆ بکەم و بۆ ئەنچیلۆتی بێم سەرزەنشتی کەم یا بۆ نمونە بەعکس نە. من حەقەکەشت لەسەر گواردیۆلا پێڵم. گواردیۆلا 9 ساڵی پڕدەستکەوت و پڕسەروەری لە مانچستەر سیتی بەڕێ کردووە زۆر ئاساییە لە وەرزی ئەم ساڵە تیپێکی بێدەستکەوت بێ. بەڵام چی ئاسایی نییە؟ سیرکە. کاتێک تۆ دیت بۆ نمونە بەرامبەر بە ئینتەر بدۆڕێ لە چامپیۆنز لیگ بەرامبەر بە مانچستەر یونایتد بدۆڕێ بەرامبەر بە لیڤەرپوڵ بدۆڕێ بەرامبەر بە ئەرسناڵ بدۆڕێ شتێکی تەبیعیە زۆر ئاساییە. من لەگەڵ تینهایگی ژاعینم کێشەمە و وا پێتان بڵێم. ئێستاشی لەسەر بێ ئەنشلۆتی من یارەکەی لیڤەرپوڵیش من ئەو شیکاریەی کە ئەیکەم ڕازگۆیانە لەگەڵ تاکەم. بۆ ئەنشلۆتی نەچوە ناو لیڤەرپوڵەوە حەو یاریزانی پێکان نەبوو ئەبێت جێدەست دیار بێت کە جێدەست دیار نەبوو پێم دوتم تۆ دۆڕاندت
تۆ شکست دێنا بەرامبەر بە ئارنێ سلۆت و لیڤەرپوڵ ناتم پاکانی بۆ بکەم بەڵێم ڤینیسیۆس جۆنیۆر و ئیسابێ بڵێم مباپێ و گۆڵی بکردایە تو واتێکو نە ئەمە وانی ئەمە شیکاری زانستینی ئەمە بڕووبیان و هێنانەوەیە ئەمە گرینۆی ئاها بە کوردیەکەی پێڵێن گرینۆچی من گرینۆچیم نەکرد بڕووبیانوشم نێنایەوە زۆر ڕاشکەوانە باسم لە حاڵەتەکە کردی ئێستش عینە شتە ئاساییە گواردیۆلا لە وەرزی ئەمساڵا پێ دەستکەوت بێ زۆر زۆریش ئاساییە چونکە مێژووی هێندە جوانی بۆ سیتی نووسیوەتەوانێ تۆ باسی و بۆ من مەکە لەوەی کە یەکێکی تر نا مشتی وانە 9 ساڵی سەروەری بۆ مانچستەر سیتی نووسیوەتەوە شکۆیەکی جوانی بۆ نووسیوەتەوە ئاساییە لە وەرزی ئەمساڵا پێ دەستکەوت بێ بەڵام ئاسایی وەری مەگرە لە بەرامبەرەکە بێ گواردیۆلا بەسەرا فەرسکە چونکە شتی وانی ئەوە تا ئەمساڵ گوڵۆڵی لە لێژیە شەڕی ڕاگەاندنەکە شەڕی یاریزانەکە شەڕی ڕۆژنامەنووسەکە بۆ خەڵکە گەڕێتەوە لە سەرجادە شەڕ لەگەڵ مۆرینۆیاکە هەموو کەس کە گوڵۆڵی لە لێژی بوو هەمووی مرۆڤێ هەموو ئینسانە گۆشت و خوێن ئەیتر ئەمە پێڵەی موهەندیس ئەمە پێڵەی دکتۆر ئەمە پێڵەی مرشید ئەمە پێڵێ هەرچی پێڵەی گۆشت و خوێنە کە گوڵۆڵ لە لێژی بوو تەواو ئەم مسەقەفە و ئەم سەقافەتی ئەم سەقاف ئەسڵەن بێماناترین قسە زەین لە کاتی باڵۆندۆرەکەی بوو خۆڵا لەبەر سلوک باڵۆندۆریان نایەوە بە ڤینیسیۆس جۆنیۆر طبعا ئەمە هەمووی نییە کەسی نەفامێکە فەرموو ئەوە کابرای سلوک و کە شتی وان نییە کە باردووە ئەسڵەن ئەم بنەمایە هەر نییە لە ڕاستەیە دانیشیەوە بیانوێنی تۆ بۆ خۆ ئێمە نمونەی لە کاتی نەکات خوابان ناچمەوە سەری مارتینێز و نمونونەکانی ترم بۆ هێنانەوە کەم شتە تا چەند باوێ و تا چەند ڕاستە بەڵام بۆ گواردیۆلا ئاسایی نییە بەرامبەر بە کریستال پالاس یەکسامی چونکە ئەگەر 5 یاریزانی تریشی حسابە بێت تۆ تەشکیلە لە کریستال پالاس باشترە بۆ گواردیۆلا ئاسایی نییە بەرامبەر بە بۆرنمۆس شکستی بێنی چونکە ئەگەر 4 یاریزانیشی حسابە بێت تۆ لە بۆرنمۆس باشتری بۆ گواردیۆلا ئاسایی نییە لەگەڵ سپۆرتینگ لیشمۆنەیە بە 4 گۆڵ شکست بێنێ لە کاتێکا تۆ یاریزانەکانە ئامادە من لە کاتێکا تۆ 4 یاریزانی تریش ئامادە نەبێ فاینۆرد 3 گۆڵی لێ بکاتەوانێ زۆر ئاسایی نابێت بۆ گواردیۆلا نابێت ئەنشڵۆتی یەی بەلی لە دۆڕەی نابێت با نوقسانێ بێ با نوقسانە نەبێت تۆ بەلیل دۆڕاوی ئەمە شکستە لەسەر خودی ڕایەنەر یەی لە ناو سانتیاگۆ بەرنابیۆ بە میلانە دۆڕێ ئەمە شکستە لەسەر خودی ڕایەنەر تا حەدێ لیڤەرپوڵە زۆر ئاسایی وەکو چۆن بۆ مانچستەر سیتی شکستی لیڤەرپوڵی ئاسایی سەیرەکرێ بە هەمان شێوە شکستی ڕیاڵ مەدریدیش بۆ لیڤەرپوڵە توانین بڵێین ئاسایی سەیرەکەین بەڵام نە شکستی لیل ئاساییە نە شکستی بەرشەلۆنەوە ئاساییە ئەمە بۆ ڕیاڵ مەدرید من پێ دەڵێم نە شکستی میلانە ئاساییە تۆ ئەگەر پێگاتەشە نوقسانیە بێ کۆمەڵە یاریە بێ سەرکەوتنی تیابێنی بە تایبەتی یاری لیل بۆ ڕیاڵ مەدرید سیتی فاینۆرد سیتی و سپۆرتینگ کاکەوتمان یەکسان بووی لەگەڵ ئینتەرا زۆر ئاساییە زۆر ئاساییە لەبەرەوە هەموو شتێک قسەی خۆی لەسەرە دۆخێکی زۆر ناهەموار لە سیتیا گوزەر دەکات بارودۆخێکی ناهەموارە هەفتەی داهاتوو دەربی مانچستەرە مانچستەر یونایتیدێکی بریندار ڕوبەڕووی مانچستەر سیتیشی بریندار دەبێتەوە گواردیۆلا دوای یاریەکە زیاتر لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە تەرکیزی کردە سەر کارتە سوورەکەی ڕێکی لویس بەداخەوە هەنێک کەسیش هەوڵیان نام ڕێکی لویسە زەقکەنەوانێ بەشکە شتەکە پەردەپۆشکەن بەس با ئاگادار بن کریستال پالاس 2 جار لە یاریەکە پێشکەوت کە سیتی 11 یاریزان بوو کریستال پالاس گۆڵی یەکویچی تۆمار کرد کە سیتی 11 یاریزان بوو گۆڵی لێکرایەوە کریستال پالاس گۆڵی دووبەیەکی تۆمار کرد گۆڵی لێکرایەوە خولی چێشتا و 4 ڕێکی لویس ستارت کراوە لە بەرووی جیبیانویەک نییە بۆ یەکسانبوونەکە بەڵام کۆی گشتی تۆپ پێ دۆخی ئاساییە گرنگ ئەوەیە گواردیۆلا بتوانێت ئەم تیپە ڕێک بخاتەوە بتوانێت ئەم تیپە بجێڕێتەوە سەر ڕێچکەی سەرکەوتنەکان زۆر ئاسایە لە وەرزی ئەمساڵ بێت دەستکەوتێت سەبارەت بە مانچستەر یونایتد من بڕوام وایە ڕۆبن ئەمۆریم هێشتا هەر لە تاقیکردنەوەیە و تاقیکردنەوەکەی زۆر سەختە لەوە تا یعنی ئێوێ هێشتا یاریزانەکان تاقی بکاتەوانێ شەوی ڕابردوو بینیتان تەنانەت برۆنۆ فەرناندێزیشی بردە دەرەوە مەیسن مۆنتی ئەستان چونکە دەیەوێت
پێگاتێکی سابت بدۆزێتەوە دەیەوێت لەم یاریانەی کە ئەم دۆخەیمان سەر بەو شێوەیە بزانێت چی یاریزانێت لە توانایدا چیاردا بە تایبەتی تۆ مێرکاتوی زستانە و لە بەردەمایە لە بەردەم تاقیکردنەوەی یاریزانەکان تای ئەم خاڵە دەستدانانە بۆ مانسەرەتت زۆر ئاسایی وەرگرن سە دوێنێ لە یەکێ لە تاقیکردنەوەکانە تیپەکەی بەبێ بڕۆنەوە تاقی کردەوە لە کاتێکا کە زۆر پێویستی بە بڕۆنەوە بوو و زۆر پێویستی بە گۆڵکردن بوو و زۆر پێویستی بە ێرشبردن بوو هات بڕۆنەوەی هێنایە دەر لە خوڵێکی حەفتاحەوت بوو بڕۆنەوەی هێنایە دەرەوانەی مەیسن مۆنتیەسان تیپەکەی بەبێ بڕۆنەوەدانە بە 15 خولەک هجوومیشان نەبر بۆ گۆڵ زۆر مهم ئەم تاقیکردنەوەانە ڕایەنەر خامێ بخاتە بەردەمی خۆی بزانێ بۆ داهاتوو دەیەوێت چی بکات بزانێ بۆ مێرکات لەبەرەوە ئەم شکستەی مانسەرۆنایەتت زۆر ئاساییە چونکە ڕایەنەرەکە لەژێر تاقی یعنی گۆڕانکارەکانی ئامۆریمە بینن ئامۆریم دەرفەت دەداتە یاریزانەکان تاقیکردنەوەکانی خۆی ئەنجامەیە و هەموو بژاردەکان تاقیە کاتەوە بینیتان دو یاری سەرەتا ڕاشوەردە ساز بۆ دو یاری ڕاشوەردە احتیاتە زۆر ئاساییە بینیتان ئەمیارە لینیۆرۆ و دیلیخت و مارتینێز زینا کرد بەڵام هەردووشیانیە نایە دەرەوە دەرفەتیە و بە ماگوایە ئەمیاریان بێ مەزراوی یاری کرد شتەکان هەمووی تاقیە گاتەوە یاریەک زرکیزی و هیوڵان پێکەوە یاریان کرد یعنی ئەم ڕایەنەرە لە سەرەتای دەستپێکردنی کارەکەیەتی لە مانسەرۆنایەتت و بارودۆخی مانسەرۆنایەتت ماڵی تینها گاوە بێ بارودۆخێکی وای دروست کردووە لە مانسەرۆنایەتدا کە هەموو ڕایەنەرێک دەرفەتی ئەوەی هەیە کە بێتە سەر مانسەرۆنایەتت جارە 5-6 یاری بدۆڕێنێ زۆر ئاسایی بێ بڵێ تیپێ دروستەکەم بۆ داهاتوو بۆیە شکستی مانسەرۆنایەتت شکستێکی تاقیکاری بوو بۆی کە لە مەرکاتوی زستانە ئەم تیپە بڕیار بدا لەوەی چییە و چی هەر سەبارەت بە پریمەر لیگ ئەمڕۆ ئەرسناڵ و فولهام یاری خۆیان ئەنجام دەدەن کەمیش دەربیەکی لەندەنە یاریەکی قورسە بۆ ئەرسیناڵ ڕاستە ئەرسناڵ تیپێکی بێزە ڕاستە ئەرسناڵ تیپێکی ناوازەیە ئەم ساڵ دەوێت ڕکابەری بکە بەڵام دڵنیا بن لەوەی یاریەکی قورسە و هەروەها لێڤەرپوڵ یارەکەی دوێنێ دواخرا بەڵام لە هەمووی گرنگتر یاری تایبەتمەندی ئەمڕۆ ڕوبەڕووبوونەوەی تۆتنام و چێلسی یەکێک لە هەرە بە چێشترین یاریەکان سەر یاریگای تۆتنام طبعا ئەمساڵ جیاواز لە پار ئەمساڵ جیاواز لە وەرزی ڕابردوو لە ساڵانی ڕابردوو چێلسی یەکمان هەیە کە لە پێشەوەی ڕیزبەند ڕکابەریەکە و تۆتنهامێکمان هەیە لە ناوەڕاستی ڕزبەند پێچەوانەی وەرزی ڕابردوو لە ڕوبەڕووبوونەوەکانی چێلسی تۆتنام کە دەربی لەندەن بوو کە تۆتنام لە ڕزبەندی لە پێش بوو چێلسی لە دوا بوو بەڵام ئەم جاریان جیاوازە چێلسی لە پێشەوە تۆتنام لە دوایە تیپەکەی ئینزۆ مارێسکا لەبەردەم تاقیکردنەوەیکی دیکەی تایبەتمەندایە لە پریمەر لیگ ڕاستە وەکو کواڵیتی وەکو هەموو شتێک چێلسی لە پێشترە لە بەرامبەر تۆتنام بەڵام دێربیەکانی لەندەن ئەم شتە نازانێ خۆتان زان هەمیشە حاڵەتی نەخوازرا و شتی جیاواز لە دەربیەکانە ڕوە بۆیە ئەمڕۆ مارێسکا پێویستی بە سەلماندنی تیپەکەیەتی پێویستی بە دەرخستنی ئامانجی چێلسی لە وەرزی ئەم ساڵە کە چوارپلەکەی پێشەوەی ڕیزبەندی دەگرێت ئەنجە دواتر هەوڵی ڕکابەریکردندا کە ڕەنگە ڕکابەریکردنیش تۆزێ سەخت بێت وەکوتم پرێمەر لیگ لە بۆکسینگی نزیکە لە بەرامبەردا ئەنجی پۆستیکۆگلۆ لەبەردەم هەڕەشەی هاندەرانە لەبەردەم هەڕەشەی دوورخستنەوەیە چونکە ئێستا پلەی دەیەمی گرتووە یاری پێشوو بەرامبەر بە بۆرنمۆس لەگەڵ هاندەرانە پێگەڵبژانێ ڕوویدا لە نێوانیانە چونکە هاندەران ناڕازین لە کارەکانی پۆستیکۆگلۆ پێیان وایە تۆتنام نابێت لە میاریانەدا لە میارە متۆستانەدا خاڵە دەستدات بەڵام بە پێچەوانەوە پۆستیکۆگلۆ لەگەڵ یاریە گەورەکانە گەورە دەرەکەوێت کەچی لە یاریتی ئاستمام ناوەندەکانی یاخۆ تیپانەی کە دەبێت بە ئاسانتر خاڵێن لە دەست بێنی بۆی کە بچیتە پێشی ڕزمەندی خاڵە دەستدەزات بۆیە ناکۆچیە لە نێوان هاندەران و ئەنجی پۆستیکۆگلۆ دروست بوو یاری ئەمڕۆ پەیوەستە بە چارەنووسی ئەنجی پۆستیکۆگلۆ لە بەرامبەریشدا چێلسی بۆ سەلماندنی تیپەکەی ئینزۆ مارێسکا کە پێشتریش باسی مارێسکا و کارەکانی چێلسیم بۆ کردوون دەوێت سەلماندنێکی نوێ بکات دەچمە سەر لیگا بەڵام دابزانمەگەر کۆمنتی هاتبێت تایبەت بە پریمەر لیگ ڕیاڵ ئێستا باسیەکەین کاکتایرەڵێ من پێم وایە زۆر باشتر دەبوو گەروانی سەرۆی بەردەوام بای لە یونایتد بۆ گواردیۆلا باشتر دەبوو لە سیتی ڕۆشت بە چونکە لە سیتی گۆڕانکاری گەورەی کرد پێویستی باڵنگاری تر بوو طبعا من بۆی گواردیۆلا لەگەڵت نیم و من بە ڕق و چینە بیر ناکەمەوانێ بە حەقیقەت بیرەکەمەوانێ من پێم وتن لە گرێبەست تازەکردنەوەکەی وتم ئەمە گەورەترین ئاڵنگاریە کە گواردیۆلا بڕیاری داوە لە مانچستەر سیتی بەردەوامێ چونکە ئەمزانی تیپی سیتی بەرەو کوێ دەڕوا و ئەمزانی یاریزانەکان چۆن یعنی ماندوو بوون و ئەم
ڕانەرە دوای تکسیکی بەگریشتیان ئەم مامەڵەکردنە قورسە گواردیۆلا لە تیپێکا بەردەوام بێ بەبێت تکسیکی بەگریشتیان کە چەندین ساڵەکە لە بواری ڕانانە لەگەڵم کەسایەتیا کار دەکات بۆ ئێمەش ئاڵنگاریە کە گواردیۆلا کردوێتی سەبارەت بە ڤان نیستەلڕۆیش ئەویان لەسەر دەستی ڕاتکڵیفە و بە ئەزمموی کارکردنی ڕۆبن ئەمۆریم بڕیاری داوە بۆ ساڵانی داهاتوو مانچستەر یونایتد یەک بنیاد بنێنەوە لەسەر دەستی ئەم ڕانەرە بەڵام ئەگەر ئەمیش وەکوانی پێشوو دەرنەچێ واکرێ لە داهاتوو ئەم قسەی جەنابی شتاو بێ بۆ ڤان نیستەلڕۆی کاگاوکارەڵی لیڤەرپۆڵ و ڕیال مەدرید ئەگەرم خاڵە دەستدانی ڕکابەرەکانیان نەقۆزنەوە گوناحە لە کۆتایی وەرزەگەر خولیان نەبرد بڵین شایان بوون زۆر ڕاستە بەڵام کاگاوکاری برام ڕکابەری تۆپی پێگۆڕاوە من نزیکەی 2 مانگام قسەیەتان بۆ ئەەکەم وتم شکستی تیپەکانتان لە ئێستایا بەلاوە ئاسایی بێت چونکە ئێستا پشووی یاریزانەکان لە هاوینە زۆر کەمە جاران 40 ڕۆژی ڕێک پشووی یاریزانەکان بوو لە پاش کۆتایەتنی خولەکان ئێستا 20 ڕۆژە پاش 20 ڕۆژ ینی ڕێگنی و داوەزیوە پاش 20 ڕۆژ یاریزانەکە دەستەکاتەوە بە ئامادەکاری بە وەرزینەوەی خولەکان جاران 39 خولەکان دەستی پێکردی سە 4 خول دەستی پێکردووە جاران یاری چامپیۆنزیک لە مانگی 5 بوو ناوەڕاستی مانگی 5 وێستەیەکی 6 یاری کۆتایی چامپیۆنزیە جارانێکی ینی 2 6 و 3 پاڵاوانتەکان دەستی پێکرد پاڵاوانێتی هاوینەکان ئێستا 11 6 دەست پێیەکە جارانێکی حەو کۆتایی یانی دێ حەو کۆتایە وەسە گاتە 14 کەواتە بزانن تۆپی پێ زۆر گۆڕاوە بۆیە زۆر ئاسایی شکستی تیپەکان وەربگرن چونکە فشارێکی زۆر لەسەر یاریزانەکانە فشارێکی زۆر لەسەر تیپەکانە و ڕاهاتنیش لەگەڵ ئەم جۆرە فشار و ئەم جۆرانە ئەوە بابەتێکی تێ بێسە چامپیۆنزێکی وەرزی ئەمساڵ وەرەبزانە بۆ تیپە گەورەکان چەند شۆگامێز بوو بەڵام بزانە ساڵی داهاتوو چەند باشتر خوان بۆ ئامادەکەن و چەند جوانتر لە پاڵاوانێتیەکە تێگەن بۆیە سیستمی تۆپی پێ گۆڕاوە ئەم خاڵە دەستدانە دڵنیا بە لەوەی تا کۆتایی بەردەوامی ئەبێ کاک مەحسینەڵێ سڵاو و ڕێس بەرشەلۆنا هەڵبەز و دابەست دەکا بەڵام ڕیال مەدرید دیاری دویاری باشتر دەبێت سیتیش پلەی دووەمیان سێم دەگرێت باش ئێستا باسی لیگاکەم کاک حەسەنیش باسی لیگا کاڵە لیگە زۆر قورس بە ناتوانین بڵێ کێ نازناوی لیگا بێت چونکە یانەکان ئاسیان لە بەرزونیزمیدایە کاگاکۆڵێ گواردیۆلا بۆ 2 ساڵی کۆتایی پلانی کورد بوو لە ڕووی پێگاتە بۆ نمونە سەرەتای کارەکەی یاریزانی دێنا بۆ ماوەی دوور و درێژ ئێستاوان نییە بەڕێکردنی کۆڵ پارمەر و جولیان ئەلڤارێز زۆر ئاساییە کاگاکۆیانی من پێ دەڵێم ئەمساڵ گواردیۆلا کرێ بە شکست بۆی وەسەفکرێ و تاو یعنی هەر ئەمەیە کۆمنتی ئێمە هەر ئەمەیە خۆ ناچین بیکوژین خۆ ناچین سەرژۆلاکی بین خوارە بڵێن وەرە کاگەتۆ بوون نە زۆر ئاساییە ڕاهێنەرێکە لە ماوەی چەند ساڵی کارکردنی لە بواری ڕانانە هەموو ساڵە دەستکەوتی تایبەتیەنەوە کاتام ساڵا بێ دەستکەوت بێ هەموو ساڵان شلۆتی لە ماوەی ڕابردووە لە ماوەی ئەم 3 ساڵە دەنازناوی بۆ ڕیال مەدرید بردوێت و قەیچەکە هەم ساڵ بێ دەستکەوت بێ ئەوەی کە مەرامێتی دانیشەوێ سیر و پیاز بەمەوە بخوا ئەو خۆی خەڵەتێنێ چونکە ئێستا زۆر لەوە شتیارترین ئێمە بەم شتانە هەڵبخەڵەتین لەبەرەوە بە شتێکی یاسایی وەریگرا کاک جوتیار لە پێدوانێ کاک محەممەد مانچستەر یونایتد هەڵەی نەکرد لەسەر ڤان نیستەلڕۆی سا تا کۆتایی وەرز و چەند یاریەک باش دەرکەوت ئەکرێت بڵین ئەکرا ئەمۆریم لە هاوین ئەم قسەی تۆ زۆر تەواوە لەوەی چی لەوەی بڵین ئێمە ئامۆریم لە هاوین داباتە سەرم تیپە و ئەم تیپەی نوێ بکرداتەوە بتوانێت لە سەرەتای وەرزە و لە پیسیزنەوە تیپێک ئامادە بکات بۆ وەرزینە بەڵام سەیریکە ڤان نیستەلڕۆی ئەگەر ئەنجامیشی بێنە لەوە چوو کارژێڕی یانەکە بکەوێتە سەرەوەی ساڵێک گرێبەستی بۆ تازەکەنەوە دوای ئامۆریمیشی لەدەست دەرچوو چونکە ئامۆریمێکێک بوو لەو ڕانەرانەی چاوێکی زۆری لەسەر بوو لەلایەن یانەکانی ئەوروپاوە تەنانەت دێشە بوو لەو ناوانەی بۆ جێگرەوەی یۆرگن کلۆپیش لە وەرزی ڕابردوو دیاری کرا لە لیڤەرپۆڵە بەڵام دواتر یانەکە بڕیاریدا کە ئارنێ سلۆت هەڵبژێرن لەبەروی شێوازی یاریکردنی لە کلۆپۆ زۆر نزیک بوو بەڵام ڕۆبن ئەمۆریم شێوازێکی یاریکردنی جیاوازیە نەیان و دەستکاری نەیانویست دەستکاری سیستمەکە بکەن ویستیان ڕانەرێ بێنن کە لە شێواز یاریکردنی کلۆپۆ نزیک بێ بۆیە سلۆتیان هێنا ئەنی ئەمە بۆ ئەو تێبینی کە باسی بۆ بکەم لەوەی کە بۆچی ئەمۆریمیان ئەکرا ڤان نیستەلڕۆی ببووە دوای ئەمۆریمیش لەدەست دەرچووە ئەمە کار لە کارەترازە بەڵام خاڵێکی دیکە لێرە هەیە ئەم قسەی تۆ وەکو منطقیە بەڵام وەکو پرۆژەی مانچستەر یونایتد نە غەڵەتە بۆ لەبەرەوەی تۆ ئەگەر ساڵی داهاتوو ئەمۆریمێنی
بەشداری پیسیزنەکە و تیپەکەی ئامادەکە بۆ دەستپێکی وەرز سەرەتای بەشداریکردنیەتی لە پریمەر لیگ لە خولیکی ئاڵۆز لە ڕاگەاندنیی ئاڵۆز لە هەندێکی ئاڵۆز لە تموحی هەندێکی جیاواز لە داواکاریەکی زۆر یەت بەشداری پریمەر لیگەکە سەی تیپەکانەکە تا ئاشنا بێ پیانسێرەکەی نیوەی مەوسمەکەیە مانسەرایەتی دامادە نییە بەڵام کارەکە چیەکەی کارەکە پێشەخی یەم ئێستا گرێبەستی لەگەڵەکە و لە بری مەرکاتویانە مەرکاتوی سستانەش بەدەمیەوەیە یەم با ئەمساڵ کەشوەوەی پریمەر لیگ بزانێ با ئەم نیوەی مەوسمەی کەماوە تێبگا لەوەی پریمەر لیگ چ کەشێکە تێبگا لەوەی ڕاگەاندنی ئینگلیزی چۆن مامەڵاکەن تێبگا لەوەی هەندەران چیانەوێت تێبگا لەوەی مانچەستەر دۆخی چۆنە تێبگا لەوەی یاریزانەکان توانایان چۆنە بەشکە ئەم تیپە پاکتاو بکە ئەم تیپە پاپکاتەوانێ بۆی کە لە هاوینە بڕیاری کۆتایی لەسەر بدە هیوادارم وەڵامەکەم بۆ تۆ ڕوون بێ کاک جوتیان سەبارەت بە بەرشەلۆنە و ڕیاڵ مەدرید ئەگەر مێ بچمە سەری طبعا یاری بەرشەلۆنە و ڕیاڵ بیت ئەم یاریە من پێم وایە بەرشەلۆنە یاریەشی زۆر زۆر ناوازە و زۆر زۆر واقعی کرد بە پێی پێویست سێرشکردن بە پێی پێویست جوڵەی یاریزان بە پێی پێویست تەدیفتکردن بە پێی پێویست بەرگریکردن لەک نزیکبوونی یاریزانەکان مامەڵەکردنێکی تەندروست یعنی بەجددی دوێنێ یاری ڕیاڵ بیت بەرشەلۆنە زۆر بە باشی داخڵی یارەکە بوو گۆڵی یەکەمیشیان تۆمار کرد پاش گۆڵی یەکسان یعنی تەمان من ئەمێ ئاماژە بە کۆمەڵی خاڵ بم پەستانی تیپ فشاری تیپ باستێرەکانێ بۆ نمونە ڕیاڵ مەدرید ناتوانێت مباپێ بێتە دەرەوەنی چونکە دیفاعی تیپی ڕکابەر حساب بۆ مباپیەکە ئیندریک بخەرە ناوە کەس حسابی بۆ ناکە ئارداگولەر بخاتە ناوە کەس حسابی بۆ ناکە لەبەر تۆ لە خۆت و مێ بە فەیلسوف بڵێ ئەو مباپی بۆ احتیاط ناکە ناتوانێت کاکە کەس حساب بۆ ئارداگولەر و بۆ ئەندریک ناکە ئەو کۆمەڵی وردەکاری ڕاضەیە پێویستەکە لی ورد بیتەوە کە ڕافینا وجودی هەبوو دیفاعی ڕیاڵ بیت ناتوانێت زۆر سەرکەوێت کە ئۆڵمە وجودی هەبوو مارک بارترا ناتوانێت بێتە پێشەوە بەدڵی خۆی لە ناو ڕاستەوە تۆ وەرگری کە لیڤاندۆڤسکی لە ناوە بوو بارترا بێ بچێتەوە شوێنی خۆی بێ ئاگە لە ناو خەتی جەزاکەی بێ تۆ دێیت لە ئەنجامی یەک بە هیچ ئامانە دێنیتە دەرەوانێ ئەخی یەک بە هیچ گرنگتیەک نییە لە ئیسپان تۆ دوو یاری پێش ئێستا سێڵتاڤیگۆل لە ماوەی سێ خولەکە دوو گۆڵی لێ کردووی ڕاستە تەرتە بۆ بەس لە ماوەی سێ خولەکە دوو گۆڵی لێ کردووی یاری دۆرتمۆند دەمەیە لە چامپیۆنز لیگ کاکە تۆ لە چامپیۆنز لیگا 12 خاڵت هەیە ڕەفیقی تۆ 6 خاڵی هەیە هێشتا بە تەمای سەرکەوتنەوە ئەڵێ یەکەمە یاری کۆتا ئانچلۆتی 6 خاڵی هەیە لە چامپیۆنز لیگ ئەڵێ ئێمە لە یاری کۆتایی چامپیۆنز لیگین ئەو نەی متمانە بە خۆتی تۆ 12 خاڵت هەیە 12 خاڵ ئەڵێ بیر لە یاری دۆرتمۆند دەکەمەوە تۆ جارە لە خولی ئیسپانیا لە ڕکابەریای من ستایشی کارەکانی فلیگەکەم ستایشی جیشە جوانەکانەکەم لە بەرشلۆنە بەڵام سەرزەنشتێکم لەم شکستەی کە ڕوبەڕووی بەرشلۆنەی کردووە لەم یەکسانی ڕوبەڕووی بەرشلۆنەی کردووە چونکە بەرپرسیاری یەکەم وەخیر هانز فلیگ بوو تۆ 12 خاڵت هەیە لە چامپیۆنز لیگ چ منتەقی تیا تۆڵی بیر لە یاری دۆرتمۆند دەکەمەوە تۆ یەک بە هیچی کاکە خۆ سێ گۆڵە نەکردووە ڕیاڵ مەدرید لە دووی چیشا دوێنێ مباپی ڕیاڵ مەدرید یاری کاکە ڕیاڵ مەدرید 6 خاڵی هەیە لە چامپیۆنز لیگ ڕۆژی سێشەمە بێتە میوانی ئەتڵەنتا کە خۆتان نەزانن ئەتڵەنتا ئەمساڵ چ تیپێکە چەند ناوازەیە تەنها 6 خاڵی هەیە ڤینیسیۆس و ڕۆدریگۆشی ئیسابێ لە دووی چیشا نەچوو بێلنگام و جەمات بێت ینی مباپێ و جەمات دەمووی بێتە دەرەوە لە دووی کە بوو بە دووی بێلنگام دەستێکەمی بازار کرد بردیە دەرەوانە کە بوو بە سێ بە هیچ هێشتا تەبدیلی نەکرد تا خولێکی هێشتاویەک و هێشتاودوو تەواو لە ئەنجامەکە دڵنیا بوو ئەنجە گۆڕانکارەکانی کرد ئێخۆ یاریەکەی چامپیۆنز لیگی ڕیاڵ مەدرید گرنگترە تا یاریە بۆیە بەجددی من پێتان ئەڵێم بەرشەلۆنە دوێنێ کە دوو خاڵی لە دەستدا بە هۆکاری هونەری خاڵەکانی لە دەستدا سەبارەت بە لێدانە سزا و ئەمەی لێدانی سزا و لێدانی سزانی ئەو شەڕی فلێک کردی لەوەی یاری پێشوو بەم جۆرە بۆ بەم جۆرە نەبووە فلیگاقی خۆیەتی گلەی بکە لەوەی کە بەرامبەر بە لاس پالماس پێم وابێ پێناڵتی بۆ نەگیراوە لەسەر پاو کۆپارسی حەقی خۆیەتی گلەیەوەی هەبێ بەڵام لە حەکەمی یاریەنە ئەوە حەکەمێ بۆ مە حەکەمیشی تر بوو بەڵێ ئەوەی دیۆنگ لێدانی سزایە وەکو چۆنەوەش لێدانی سزایە کە تۆ بۆت نەگیراوە ئەمە لێدانی سزایە بەرکەوتنە
قاچقسنە سەر قاچ و سێر یاریزانەکەی و عەرقەلەی بۆ دروست کرد و لێدانی سزایە. ئەتە تۆ ناکرێت شەڕێمیارێ بێ بەم حەکەمێ بفرۆشیتەوە. ئەمە هەر مەنتقی نییە. ڕیال بیت سوودی لە گۆڕانکارەکانی فلێک بینی لەوەی کە زۆر بە باشی ڕۆبەڕووی بەرشۆنە بێت و پێویستەکە فلێک جارێکی ترم هەڵانە دووبارە نەکاتەوە چونکە بارودۆخی بەرشەلۆنە بەم جۆرە بڕا لە بارودۆخێکی مەترسیدارەوە کۆی فێران تۆرەسی ژووتی وتی ئێمە خۆمان باش بین هیچ دەرفەتێک بۆ بیانوگرتن نییە بەڵام کە خۆمان خراپبین ناچارین بیان و بە هەموو شتێ بگرین. سەبارەت بە ڕیال مەدرید و پلانی 4-2-3 کە ئەمشەو ڕیال مەدرید لە نەبوونی ڕۆدریگۆ ڤینیسیۆس یاریکردنی بە دوو باڵی ئاردا گولەر و براهیم دیاز وە گۆڕانکاری پێکردنیان لە باڵی چەپ بۆ ڕاست و ڕاست بۆ چەپ و یاریکردنی بێلێنگهام لە نێوانی براهیم دیاز و ئاردا گولەر و کیلیان مباپێ و جارجار جێگرتنەوەی مباپێ بۆی براهیم دیاز یعنی ئەمشەو سوڕانێک لە چوارینەی ڕیال مەدریددا ڕووی دەدات. چۆن بەم جۆرە یاری دەکرات بێلێنگام دیاز ئاردا گولەر بێلێنگام بەڵام چی لێ هات لە حاڵەتی یاریەکان ئێمپامپێ هاتام لە دیازە هاتام لە بێلنگامە چوە شوێنی سەرڕم گولەرە هاتام سەر دواتر گولەرە هاتام سەر دیازە چوە ئەو سەر بلنگامە چوە پێشەوە مباپێ هاتەوە دیب ئانی بەجددی چوارینەی ئەم شەو چوارینەی دیاز و بەلنگام و ئاردا گولەر و مباپێ جوڵێکی سەرسوڕەنەریان کرد سەرکردایەتی کردنی مۆدریج لە ناوەند ئەمە وای کرد ناوەندی ڕیال مەدرید کامڵتر بێ بۆ بەڕاستی چوامینی ینی بەجددی شەوی ڕابردوو چوامینی وەکو بەرگریکارێک مامەڵەیە کرد کە ئەو 50 ساڵە یاریزانی دڵی بەرگریە. ئەم وەڵامی ڕیال مەدرید پێویست بوو دوای شکستەکەی یاری بلباو و دوای و دۆخە قورسەی کە تیپەکەی تێدایە چونکە بمانێ و نەمانوێە ئیعلامی ئیسپانیا ئیعلامێکی زاڵمن و ناداتپەروەرن لە ماوەی ڕابردوو فشارێکی زۆری ئەویان دروست کردبوو کە ئەنشڵۆتی ئەم دوو یاری وەکو دوادەرفەت لە بەردەمیان دانراوە یاری جیرۆنا و یاری ئەتڵەنتا و دەبێت لەم دوو یاریە سەرکەوتن بێنە بۆی لە پۆستەکەی بەرداوام بێ. تاوان هەموو ئەگەرە سەبارەت بە ڕانەر و کارگەڕی و دوورخستنەوە و بەرداوامبوونی ڕانەر هەموو ئەگەرێک کراوەیە و با پێتان بڵێم هیچ شتێ مطلق نییە بۆی هەیە گواردۆلا عەقدەکەی تازە نەکردوێتەوە بۆ 2 ساڵی تر تا 2027 لەوە چێ سێ یاری تر بدۆڕێنێ دوور بخیر خۆی واز بێنێ لە پۆستەکەی خۆی واز بێنێ لە پۆستەکەی بڵێ کاکە من بەکەڵک تاو توانە وزەم ینی وەکوی کلۆپاروتی دی من وزەم نەما لەگەڵم تیپە لەبەرەوە تاو کۆتایی بەکارەکە بێنم لەوە چێ گواردۆلاش پاش 2 هەفتەی تر وا بڵێ لەوە چێ مانچەستەری خۆی دووری بخاتەوە بۆ ڕیال مەدریدیش عینەن شتە کەس ناڵێت تۆ لە 4 ساڵ لە 3 ساڵی ڕابردوو دەنازناوەیە ناو 2 چامپیۆنز لیگە بردووە 2 لیگە بردووە جامی شاو بردووە 2 سوپەرێ بردووە ئەو 2 جامی جانی یانەکانە بەی 2 سوپەری ئەوروپا و بردووە 2 سوپەری ئیسپانیا یعنی ها کەس گوێ لەم شتانە ناگرێ ئێتر بارودۆخە کە فشارەکە دروست بوو کە زەجەکە لەسەر گەورە بوو کەس نازانێت چۆن بەسەر تاشێتەوە ڕوودەدات بەڵام بەڕاستی ڕیال مەدریدێکی جیاواز بوو بەرامبەر بە جیرۆنا کۆمەڵێ گۆڕانکاری تاکتیشی گۆمەڵێ گۆڕانکاری بەهێز لە تیپەکەدا ڕوویداوە بە ئاست و بە ئەنجام دوای شکستی یاری بلباو و شکستی یاری لێڤەرپۆڵ توانی سەرکەوتنێکی گرنگ بە ئاست و بە ئەنجام دەستەبەر بکات چاوەڕێی یاریە بێزەکانی ئەمڕۆی تاسپی پێتان دەگەمەوە شاد و کامنا من خواتان لەگەڵ